کۆمەڵگا کەی ستۆپ بە ژنکوژان دەکات لە نووسینی زوڵفان غەریب. باسکردن لە گۆڕستانی ژیان تەنها بە نووسینی چەند وشەیەک پێناسە ناکرێت، چونکە هەگبەی کچان و ژنان لەم مەنزڵگەیە بێ ناو و نیشانە و پڕیەتی لە چیرۆکی ناخەژێن و تونند و تیژی و ناسۆری ژیان و ناداتپەروەری کۆمەڵگە و خێزان و عەقڵیەتی نێرسالاری و چەندەها تراژیدیای تریان لەگەڵ خۆیان لە ژێر خاکدا هەڵگرتووە. ئەمەش وا دەکات ئەو گۆڕستانە تەواو جیاواز بێت لە گۆڕستانەکانی دیکە و مانایەکی دیکەشی هەبێت و وەک سیمبۆل سیر بکرێت. وێناکردنی گۆڕستانێک کە پڕیەتی لە گۆڕی سەدان کچ و ژنی ئەم نیشتمانە کە بوونەتە قوربانی لە پێناو ئازادی و مافی تاکە کەسیان زۆر سەخت و دژوارە. ژیان بۆ ئەوان لە بەرگی دۆزەخ دروا بوو. لە دوای خۆشیان سەدان چیرۆکی تاڵ و ناخەژێن و خۆزگەیان بەجێهێشتووە. لە ژێر خاکیش دوورن لە کێلی ڕەنگەرخەوانی و کۆڕ و کۆبوونەوەی خزم و دۆست و یارانیان. لە نازی ژیانیان هەبوو، نەهی دوا مردنیشیان کە کەس و کارەکەیان بیان لاوێنەوە و یادیان بکەنەوە. ئەگەر باسی کاریگەری چەندین گرفت لە دوای ئەوان لەسەر خێزان و دایک و خوشک و کچیان بکەین، چەندین مەینەتی و خۆزگە و حەسرەت دەبنە میرات بۆ خانەوادەکانیان و هیچ شتێکیش نابێتە سەبووری بۆیان. لێرەدا دەپرسین ئایا کۆمەڵگە لە دوای ئەوان پەڵەیەکی ڕەش بە مێژووی جیندەریەوە دەلکێنێ؟ دیموکراسی و مرۆڤ ئازادی خواز و ڕۆشنگەر و کۆمەڵگا ڕادەچڵەکێنن؟ ئایا سەدنەوەی ڕوحی مرۆڤەکان بە بیانووی تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەڵگا لە پاییز چی؟ ئایا ئیتر کاتیەوە نەهاتووە لە بڵنگۆکان و لە شەقام و لە هەموو سێکتێرەکانی کۆمەڵگادا باس لە ئاشتی خێزان و خۆشگوزەرانی تاک بکرێت دوور لە تند و تیژی و قوربانی دانیژنان؟ ئایا کاتیەوە نەهاتووە کۆمەڵگا ستۆپ بە ژنکوژان بکات و لە زەهنی مرۆڤەکاندا یەکسانی بێتەکایەوە؟ هەموو ئەو ڕووداوانە نیشانەی نزمی پەروەردەیی خێزان و دواکەوتووی ئەقڵیەتەکانە کە چەندین ساڵە کۆمەڵگەی ئێمە و خێزانەکان بەدەستیەوە دەناڵێن و ڕۆژ لە دوای ڕۆژ تاوانی خێزەنتر دەکرێت. لەبەر ئەوە دەبێت هەموو ئەوانەی کاری قێزەونی لەم جۆرە دەکەن بە سزای دادپەروەرانەی خۆیان بگەن و دوور بخرێنەوە لە ژیانی کۆمەڵایەتی بۆ ئەوەی چیتر زاراوەی کەلتورە دواکەوتووەکان نەڕێژنە ناو مێشک و ئەندێشەی گەنجانی کوردستانەوە. کاتیەوەیە لە بری خۆ دزینەوە لە پەروەردەکردن و گەشەپێدانی مرۆڤەکان، منداڵان و هەرزەکارانی کچ و کوڕ لەسەر بناغەی ژیانێکی ئارام گۆژ بکرێن، دوور بێت لە تند و تیژی و ناداتپەروەری. ئەوەش ئەرکێکی قورسە و پێویستی بەوەیە هەمووان پێکەوە تیادا بەشدار بن. دەبێت مرۆڤەکان ئاشنا بکرێن بە ڕێزگرتن لە مافی یەکتر و بەرزڕاگرتنی ئاستی پەروەردەی خێزان و ئارامی کۆمەڵگا. ئەگەر وەها کارێک نەکرێتەوە تند و تویژی زیاتر دەبێت و ژیانی کۆمەڵگە دەکەوێتە بەردەم مەترسیەکی یەکجار گەورەوە.